لیستی دەنگدان بڵاو کرایتەوە براڕۆ بە پارتی و یەکێتی لەگەر هەموو حزبەکان کە چەندە بێت چاوەڕوون ئەزانن بۆ بەرەوەی ملت زوجی برسیە ملت یعنی لەوتی بوو کۆیلاتی هەیە کۆیلاتی لە کۆیلاتیش تو ئیشت دەکرد ئێوە هەر خواردنەچیان پێ دەدای لە دەرەبەگاتی بە هەمان شێوە ینی مەسەڵەن دا عربەت گەرم لۆدا هەر دوی دەدایە هەشتی لە خۆی دەبرد ئاغا بەنمونە برارڕۆ ئەوە هیچ هەموو ڕەنجەکەت پێ دەدا هیچ ناداتێ دەرە دەنجیشم پێ بدە چ لە دەسەڵات چ لەوانەیە کە لە دەرەوەی دەسەڵات کاکە ئەمە کڵاوی زەرد و سۆ لەو گۆڕەیدانی دوو هێزی ناپاکن ئەو دەیان بینی دوو بنە ماڵم بەنا ئەو میلەتەی کەتینە دویان دوژدە سەرێ جارێ بە کەیف خۆیان بڕوا بکە بەس بە داهاتی نانەوتی پێیان دەکرێن و چ بدەن نەک 120 میلیارد بدەن خاستەن پارتی هەموو حزبەکانی کردە کارتۆن کەەوە دەڵێن لەبەرەوەی خودی یەکێتی کاکە پاڤڵ تاالەبانی کە خۆی ڕوخێن بەس پێم برێت دەکە خەریکی جل سەربازێک کورە برا ڕۆ خەڵک برسێ چیشیە جل سەربازێ پاڤڵ تاالەبانی خۆت عرز دەکەی لەو لای لە ئەو لای دەڕۆی کە نەما ئەوەی لە جەپەیدای کاچ خۆم خەڵک برسیە وەرە ئەو فشەکردانەی دەتکرد بوو پارتیش یانی برا ڕۆ دژە میلەتە وەرە 50 ڕێککەوتنێگە بەغدادەکە هیچ شتێ بەجێ ناکە ئەڵێ بەغداش غەدرمان لێ دەکە کۆمەڵێ کەسی ڕاوێژکاری فاشل ئەو مەسرور بازانی وەرە پێم لەو 5-6 ساڵە میلەتی لە چێگەیان دەچی لە چێگەیان دێچێنەر خاڵی کۆتایی دەمێەوە بڵێن برا ڕۆ ئەو حزبانی دەرەوەی دەسەڵات کورە خۆ هیچیان نەکرد هیچ مناڵم هەر هیچ نەکرە بەس تۆ وەرە موچە خۆر ئەتو لە دەرەوەی دەسەڵاتی چاویان لە پارتی یەکێتی داوا دەکەن پارتی یەکێتی قبوڵ بکە ئێ پاشە تو حزبی نا چێکن ئەمریکی و بەریتانیەکان بڵێ باباوانە تەفسیری کورد ناکەن پارتی یەکێتی نەچە کن حکوومەتی عێراق بڵێ بابا ئەوانە تەفسیری هەموو کورد ناکەن واو لەگەڵ حکوومەتی عێراق جەپەیەک دروست بکەن کۆمەڵێک حزب لە هەمووی گرنگتر کاج خۆم خەڵک خۆپیشاندان دەکە بەس کوڕە فەقیرەکان دەچن لۆ قیادەی ئەو حزبانە بە پێش خەڵک ناکەون کورە بابە لە سەموچە لە سەقوتی خەڵک ئەنگۆ ئەو هەموو حزبە ڕێک نەکەون مزاهرەیەک بن خەڵک بۆ دەنگتان پێ بدە پێتە دوو شەقلا دوو قیادەتان نەدرێ هەر کوڕە فەقیری بنێرن انتخابات هاتی هەموو لیستی من ئەوەندەی ڕقەمەکەی جوانە کورە چاودەری ڕقەم جوانە بەجددیمە خەڵک زجی برسیە خەڵک دەیەوێت چۆلەکەی لۆ بگری کوردەکەی چیشی هەیە چ بێ چاوت تۆ حزبی ئۆپۆزیۆنی چاوت لەوەیە دەپاڕێەوە دەرەی پارتیوشت هیوادارین ئەو چوارشەمەی بڕیار لەسەر بدەن با چاوەڕێ بکەم بزانانی یەکشەم چ دەبی خۆ پیشاندانەک نەکەی ناڕەزایەتێکی گەورە دەرنەبڕی میلەت بە پێش حزب بکەی کەسی هاتی لە وەڵایی بەرەو دەنگدان دەڕێن دەنگم پێ بدە وەڵی نازانم یەک دەبەنگ نەبی دەنگ نادات بە بای کۆتی هەڵبژاردن بکەن بڕوا بکەن بڕوا بکەن ئەو حزبانە لە هەڵبژاردن پارتی یەکێتی چ خائینێک دەرچن ئەوانی تش هیچیان پێ ناکرێت هیچیان پێ ناکرێت ئەین بە ڕاشکایی بڵێن کاچ خۆم تۆ نەتوانێت قوتی خەڵک بینیە زجی خەڵکە کە سەرەتایی ترین مافە ئاخر کوی چاوەڕوودی داوای دەنگدان بکەن